بەروێ بچینە ناو گفتوگۆ بابەتەکانمان پێم خۆشە تۆزێک باسی ژیانی منداڵی خۆتمان بۆ بکەی چیت خوێندووە ئێستا بەچی خەریکی ئێستا تەنها خەریکی هەڵدانەوەی کۆڕی بە کۆمەڵی تۆزێک ئەو بوردەکاریانەمان بۆ باس بکە چۆن گەیشتی بەم خۆناغی ئێستا. بەڵێ سەرەتا دەمێ لەوە دەست پێ بکەم من فواد عوسمان تاها لەدایک بووی ساڵی 1970 لە شارەدەی دیبەگە لەدایک بووم قۆناغی سەرەتایی و ناوەندیم هەر لە دیبەگە تەواو کردووە بۆ قۆناغی دواناوەندی لە هەولێر لە ئامادەی سەرۆک تەواوم کردووە بەڵام بەهۆی شاڵاوی بەدناوی ئەنفال و ڕواگواستن نەمتوانی حەزی وەرگرتنم لەو زانکۆی کە خوازیاری من بوو بەدەست بێنم ساڵی 1989 لە زانکۆی مووسڵ لە بەشی زمانی عەرەبی کۆلیژی ئەدەبیات وەرگیران بوومە خوێندکاری زانکۆی مووسڵ دواتر دوای ڕووداوەکانی نۆهەتویەکیان باش پاش ڕاپەڕینە سەربەرزەکەی گەلی کوردستان بەهۆی تێکچوونی ژیان بە شێوەیەکی گشتی لە عێراق بە باشم زانی بگەڕێمەوە هەولێر و لە زانکۆی سەلاحەدین ئەوە بوو ساڵی 1993 بووم بە دەرچووی بەشی زمانی عەرەبی کۆلیژی ئەدەبیات. بە خۆت پێت خۆش بچ بخوێنی؟ من حەزی من کۆلیژی ئەندازیاری بوو بەڵام بەهۆی ئەو ڕووداوانەی کە ساڵی 87 ڕاگواستنی شار و گوندەکانی سنووری کەندێناوە نەمتوانێ ئەو ئاواتە بەدەست بێنم بەڵام خۆشبەختانە ساڵی 1993 کۆلیژی ئاداب بەشی زمانی عەرەبیم تەواو کرد هەر لەگەڵ ئەو ساڵەدا ینی لەگەڵ دەرچوونم شانسی ئەوم پێبەخشرا ببمە کارمەندی پەرلەمانی کوردستان لە بەشی ڕاگەیاندنی پەرلەمان بە ناوی ناونیشانی وەرگێری زمانە خۆماڵیەکان. ئەی چۆن بوو دەستت بە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ کرد کابزام هەتاوکە ئێستاش هەر بەردەوامێ؟ ئەوە چیرۆکێکی دوور و درێژە بەس بە کورتی لۆتەن کورتەکەمەوە دوای ڕووداوەکانی 96 من لە پەرلەمان دوور خرامەوە بۆ ماوەی 2 ساڵ تەدریسم کرد تەدریسی زمانی عەرەبیم کرد بە حکمیەوەی دەرچووی زمانی عەرەبی بووم 2 ساڵ تەدریسم کرد دواتر داوان لێ کردم بچمە سلکی حکومی لە تەدریس دوور بکەمەوە چوومە بەشی ڕاگەیاندنی وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان بۆ ماوەی 4 ساڵیش لەوێوم بەڵام بە حکمی ئەوەی کە هاوشان لەگەڵ کاری وەزیفیم ئیشی ڕۆژنامەگەریم دەکرد لە زۆربەی زۆری ئەو ڕێوڕسم و مەراسیمانەی کە بۆ هێنانەوەی ڕوفاتەکانیان بۆ مەراسیمی ناشتنی ڕوفاتەکان دەکرا بە تایبەتی هێنانەوەی ڕوفاتی دوو ناسیاری نزیکی من لە گرتوخانەی بادوش بۆ دیبەگە و ناشتن و کارکردنم لە موارەدا حەزم دەکرد لە مەلەفی گۆڕی بە کۆمەڵ مەلەفی شەهیدان کار بکەم تاکو بتانم خزمەتێک بەو توێژە بکەم کە ئازیزترین کەسیان بەخشیە کوردستان.